کابینەی نوێم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی و جێگرایەتی قوبات تاڵەبانی لە بواری موچەدا ڕوبەڕووی شکستێکی گەورە بووەتەوە. بە جۆرێک لە ماوەی 4 ساڵدا زیاتر لە 8 تریلیۆن دیناری موچەخۆرانیان خواردووە. پێشبینیش دەکرێت 3 موچەی کۆتایی ئەمساڵی موچەخۆران بخۆن. بەمەش کۆی موچەخوراوەکان لە کابینەی نوێم لە 11 تریلیۆن دینار نزیک دەبێتەوە. خواردنی 7 موچەی تەواو و دابشکردنی 10 موچە بەلێبڕینەوە. لە سەرەتای ڕاگەاندنی کابینەی نوێم دەسەڵاتداران بانگەشەی چاکسازی و جێڕانەوەی موچە پاشەکەوتکراوەکانیان دەکرد. هەروەها لە یاسایی چاکسازی کە لە مانگی 7 ساڵی 2020 چۆتە بواری جێبەجێکردنەوە، یەکێک لە مادەکانی باز لە دروستکردنی هەژماری بانکی بۆ موچەخۆران دەکات. بە جۆرێک شایستەی موچە پاشەکەوتکراوەکان و خەرجکراوەکانی بخرێتە سەر. بەڵام کابینەی نوێم لە بری جێڕانەوەی پاشەکەوتی موچە دەستی بە خواردن و لێبڕینی موچە کرد. بەپێی بەداداچوونی پەیام کابینەی نوێم لە ساڵی 2020 7 موچەی تەواوی موچەخۆرانی بە تەواوی نەدا کە پێگاتەبوون لە موچەی مانگەکانی 4 و 5 و 6 و 7 و 8 و 11 و 12. بەمەش تێگڕای ئەو 7 موچەی لە ساڵی 2020 کابینەی نوێم خواردی بڕەکەی دەکاتە 6 تریلیۆن و 265 ملیار دینار. هەروەها لە سەردەمی کابینەی نوێم لە ساڵی 2020 و 2021دا 9 مانگ موچە بە لێبڕینی لە 121 و 1 مانگیش بە لێبڕینی لە 118 دابش کرا. کۆی لێبڕینی موچەی دەمانگ کە کابینەی نوێم خواردی دەکاتە 1 تریلیۆن و 854 ملیار دینار. چارەنووسی سێموچەی کۆتایی ئەمساڵ. حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بە نووسراوی فەرمی داوای لە محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق کردووە بۆ 3 موچەی کۆتایی ساڵ 300 ملیار دیناری دیکەیان بە قەرز پێ بدرێت. بەڵام تا ئێستا سوودانی وەڵامی داواکاریەکەی نەداوەتەوە. ئاماژەکان بۆەوە دەچن هاوشێوەی ڕابردوو کابینەی نوێم 3 موچەی کۆتایی ئەم ساڵیش بخوات کە کۆی گشتیە و 3 موچەیە دەکاتە 2 تریلیۆن و 739 ملیار دینار. خواردنی 10 تریلیۆن و 858 ملیار دیناری موچە. کابینەی نوێم لە ساڵی 2020 و 2021 بە لێبڕین و موچە خەرج نەکراوەکان 8 تریلیۆن و 119 ملیار دیناری موچەخۆرانی خواردووە. ئەگەر 3 موچەکەی کۆتایی ئەم ساڵیش بخوات کۆی پارەی موچەخوراوەکان بۆ 10 تریلیۆن و 858 ملیار دینار بەرز دەبێتەوە.